ئەمڕۆ حەفدەی ڕەمەزانی 1431 بەرامبەر بە 27 ئابی 2010 لەگەڵ ساتێیا دەبین ساتی ژمارە 18 لە یادێکی تری بەدرە لە ڕۆژێکا کە مسلمانانی کورد زۆر بەداخەوە جیهادەکەیان هەربیر چۆتەوە بە شێوەیەکی گشتی ئەو جیهادەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلامەی فەرموو دەرهەقی وجاهدوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم أو جهاديك همو زي أو صحابي برزاني بوخراب وقر أو جهاديك مناڵی سەحابیەکان لە 13 ساڵیەوە خۆیان بۆ ئەکتا و مەشقیان لەسرە کردو لە 14 ساڵی زۆر هەمبازیان لە لای پێغەمبەری نازدارە گر عەلەیهی سەڵات وەسەلام بۆی هەر کەسێکیان کە زاڵ بوو بیبەنە جەبهە. جەبهەی چی جەبهەیەکیش یەکێ بەرامبەریانە بەخۆ و کەتە و گەورە شمشێرە هەڵە سوڕێنە نیوەی عەمودێکی کارەبا بێ لە قورسیە ئەم مناڵەی 14-15 ساڵە خۆی ئامادە کردووە بڕوا بەرامبەر ئەمە ڕابوەستێ کە ئەبوو جەهل بۆی بیکوژێت لە ناو گەرمەی شەڕی بەدرە مناڵی 15 ساڵ و 14 ساڵە هاتون و ئەیان پرسیەوە کامە ئەبوو جەهلە کە جنێوی بە پێغەمبەر داوە عەلەیهی سەڵات وەسەلام و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامە فەرمێ ئەمە فیرعەونی ئەم ئوممەتەیە توخوا پێمان بڵێن کامەیە کە ئازاری پێغەمبەری داوە با بڕێن بیکوژی. ئەو جیهادەی کە ژنانی مسلمان کوڕەکانی خۆیان لەگەڵ شیر پێدانیانە لەسەر ئاوازی ئەو گەورە کردو لەسەر شعر و سرودی ئەو گەورە. ئەو جیهادەی کە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لەلام سەیرەکە نەبووە بە ڕوکنی شەشەمی دینەکە کە ئەو هەموو ئایەتەی لەسەر ئەو هەموو سوورەتەی لەسەرە ئەو هەموو ڕیوایەتەی لەسەرە. جهادك كبيغمبري نازدار عليه الصلاة والسلام بو خوي لتمنيا هر 36 جار هر 36 روجو مفرزيكي بو ناردو يا خوي بشداري تياكر. او جهاديك پێویستی بە هەموو کەسێک هەیە بۆ سەرخستنی دینەکە بەڵام بەمەرجی ئەوەی کە نیەتی پاک بێ بۆ خوای پەروەردگار سڵحا بێ و بەپێی سنەتی پێغەمبەری نازداریش عەلەیهی سەڵات وەسەلام ئاڵاکەی واضح بێ بزانێ لە ژێراڵای چێە شەڕەک و بۆ چه هەدەفێک شەڕەک. ئەمما ئەگەر خۆی هەدەفەکەی ئاشکرا و دیار بوو لەگەڵ کۆمەڵێکایە کە هەدەفیان ئیسلامەتیەکەیە بەڵام خۆی نیەتی فاسد بوو لەوانەیە خوای گەورە بە ئازایەتی ئەو دینەکە هەر سەرەخا بەڵام خۆی هیچ پشکێکی لە قیامەتانە